بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم لە بەرنامەی پاسی یادگار پێتان ئەگەمەوە خۆشحاڵین دیارە ئەم جارە هەمیشە وتومانە کە پاسی یادگار پاسی خەڵکە بۆیە ئەم جارە بەرنمەیەکمان تەرخان کردووە بۆ کۆمەڵێک هاوڵاتی هەرێمی کوردستان کە لە دوایەوەی لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارێک دراوە ئەوان تا ڕادەیەک نیگەران بوون و پێیان وایە کە غەدریان لێکراوە و داوای ڕوونکردنەوەکەن ئێمەش ئەوەندەی کات بوارمانەدات پرسیارەکانی ئەوان لە لایەنی بەرپرسەکەین و بەسمانە بزانین کایە ئەم بڕیارە و بڕیاری کە دراوە سەبارەت بەوەی کە فەرمانبەرانی وەزارەتە جیاوازەکان ئەوەی تا ئێستا لە ناو خەڵکی گشتیە باسەکرێت وا دەزانن کە تەنها وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پەروەردەیە بەڵام ئەمڕۆ هەردوو میوانە بە ڕێزەکەم ڕوونی دەکەنەوە بەتایبەت کاک دکتۆر سامی کە وەزارەتی ناوخۆ ئەم بڕیارەی دەرکردووە شمولی چ وەزارەتێکە کاو چی ناکات خۆی ڕوونیەکاتەوە من باسی ئەو مەسەلەیە ناکەم و ئایا ئەوەی کە ئەو شۆفێری تەکسیانەی کە فەرمانبەرن بۆیان نییە تا کاتێکی دیاریکراوی دیکە لە چەند مانگی داهاتوودا ئیتر ئەبێت شۆفێری تاکسین نەبن ئەوان ئەم بڕیارە چۆن دراوە چۆن دراسە کراوە و چۆن بیر لە لێکەوتەکانی کراوەتەوە ومە بەسمانە بزانین کە ئایا ئەمە بڕیاری کۆتایی یان هێشتا بواریەوەی تیاماوە کە هەموار بکرێتەوە یاخود گۆڕانکاری تیادا بکرێت من زیاتر ناڵێم ئەمڕۆ دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لێرە لە ناو پاسەکە میوانی منن هەرێک لە بەڕێزان دکتۆر سامی جەلال بەڕێوبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر بەخێربێن دکتۆر هەروەها مامۆستا مەریوان بەگۆک بەڕێوبەری گشتی دیوانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم دیارە دواتریش لە بەشی دووەمی بەرنامەکە من کۆمەڵێک شۆفێری تەکسی بەڕێز میوانداریەکەم بۆ ئەوەی گوێمان لە خەم و داواکاری و معاناتەکانی ئەوانیش بێت دکتۆر سامی سڵاوتان لێبێت ماندوو نەبن گەر لە پرسیارێکی ئەو دەست پێ بکەین کە پرسیاری تەواوی هاوڵاتیانە ڕوون نییە تا ڕادەیەک ئەم بڕیارە دوو لقە پرسیارەکەم ئەم بڕیارەتان بۆچیدا چۆنە بڕیارەکە و کام وەزارەت دەگرێتەوە بەڵێ زۆر زۆر سپاس ئێوارەتان باش وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی تایبەت بە ڕێخستنی کاری شۆفێری تەکسی لە هەرێمی کوردستان دەرکرد لە ڕۆژی 24/1/2019 دەرچووە و لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو کراوەتەوە طبعاً چەندین هۆکار هەبوون کە بۆ دەرکردنی ئەم ڕێنمای ئەمە لە مێژە دیراست دەکرێت و کاری لەسەر دەکرێت هۆکاری یەکەم ئەوەیە کە فەوزایەک دروست بە لە بواری گواستنەوەی تایبەت و تایبەتی لە بواری تەکسی تۆ نازانی کە شۆفێری تەکسیە نازانی ئەم بڵین شۆفێری تەکسی پێویستە پیشە بێت بەڵام بەداخەوە لەبەر نەڕێخستنی ئەم بوارە نەبووە بە پیشە ینی هەر کەسێک ئەچێت لە مەعرەسایارێکە کڕێت و کاری تەکسی پێکات فەرمانبەرە کارمەندی هێزەکانی ئاسایشی ناوخۆیە کارمەندی سەربازیە لە هەموو بوارەکاندا دوای ئەوەش ئێمە طبعاً لایەنی ئەمنیش گیراوەتە بەر ئەنی وای لێ هاتووە هەموو کەسێک شۆفەری تەکسی تۆ نازانی ئەمە کێ کێشەی بۆ کێشە دروست بووە بۆ یەکردوشتانە بە مەرجێک یەکێک بەڵێ یەکێک لە هۆکارەکانی دەرکردنی ئەم بڕیارە ڕەچاوکردنی بابەتی ئەم نییە بەتایبەتی هەنێ حاڵەت دروست بوو بەتایبەتی ئەو خوشکە بە ڕێزانێک کە سواری تەکسی دەبن لە هەندێک شۆفێری نابەرپرسە من ڕێزم هەیە بۆ هەموو شۆفێرانی تەکسی بەڵام حاڵەت دروست بوو ئەو وای لە وەزارەتی ناوخۆ کرد کە وەزارەتێکی سیادی و ئەرکی ئەوەیە یاساکان لە هەرێمی کوردستان جێبەجێکا و لەسەر ئەستۆی وەزارەتی ناوخۆیە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان بپارێزێت بۆیە ئەم بابەتە لەژێر دراستدا بوو و بڕیاری پێدەرچوو بە پێی ئەو ڕێنمایە بە پێی ئەم ڕێنمایە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە تۆزێک ئێمە بابەتی کێشەیەکی گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان کێشەی گواستنەوەی گشتیە ئێمە سیستەمی گواستنەوەی گشتیمانی وەکو هەموو دەوڵەتەکان وەکو دەوڵەتەکانی دراوسەی دەوروبەری خۆمان تەماشای بکەی احتیمادێکی زۆر لەسەر بابەتی گواستنەوە لەسەر تەکسیە ئێمە لە هەرێمی کوردستان لە هیچ شارێک نە سیستەمی تراممان هەیە نە سیستەمی مترۆمان هەیە نە سیستەمی گواستنەوەی گشتیمان هەیە هەر پاسی ئەتیادی ئەو پاسە ئەتیادانش هەبوو هی کەرتی تایبەتە لە هەموو دنیا کەرتی تایبەت و کەرتی گشتی ئەم سیستەمەی هەیە و بەڕێوەدا بۆ نمونە ئێستا شارێکی وەکو ئەستەمبول کە بەلێدەی ئەستەمبول خۆی خاوەن ئستۆلێکی گەورەی ئۆتۆمبیلی گشتیە کە گواستنەوەی گشتی دەکە هەروەها کەرتی تایبەتیش هەیە کە کاری گواستنەوە بەڵام هەمووی بە سیستەم ڕێکخراوە بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە نزیکەی 80
بڵین 1970,000 تەکسی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان زۆرە ینی بەپی ئەو پێشبیانی بەداخەوە ئەم ئەرکی ڕێخستنی گواستنەوەی گشتی ئەرکی وەزارەتی گواستنەوەی ئەو ڕێخستنەوە بزڵ بەدەست لەو 1970,000 ژماری بۆتان دەرکەوتووە چەندی فەرمانبەرە؟ طبعا دەرناکەوێت چەندی فەرمانبەرە ئێستا کە لە تطبیقی ڕێنمایەکە بۆمان دەرەکە کە ئێمە چەند فەرمانبەرمان هەیە ئێمە یەکەم خطووە کە لە یان لەکەم هەنگاو لەنا ئەو ڕێنمایە ئێمە ڕاگررتنی تۆمارکردنی تەکسی بە هەموو شێوەیەک ئێستا ڕاگیراوە بە هاوردەکردنی تەکسی تۆمارکردنی تەکسی بە هەموو شێوەیەک ئێستا ڕاگیراوە بۆی ئەو ژمارەی کە ئێستا هەمانە بتوانین تعامل لەگەڵکەین کۆنتترۆلی بکەین. خطوەی دومیش ئەوە کە کارمەندی هێزەکانی ناوخۆ بە هەموو ئەنواعەکانیانەوە هێزە چەکدارەکان ئەوەی سەر بە وەزارەتی ناوخۆن سەر بە وەزارەتی پێشمەرگن سەر بە وەزارەتی دیفاعی عێراقن سەر بە پاسەوانین بەرگری و فراکەوتنە زێرەڤانی هەمووی کاری شۆفێریان لێ قەداخرا لەبەر ئەو کاری ئەوانەیەکن کارێکی مقدسە پێویستە پیشەکەی خۆی بکات وەکو پیاوی پۆلیس وەکو پێشمەرگ. پرسیارمان لەسەرەوە ئەبێت کە نیگەرانەکانی ئەوانیش چییە؟ بەڵام لە ناو عامی خەڵکەوە بڵاو بۆتەوە کە ئەمە تەنها وەزارەتی پەروەردە وەزارەتی ناوخۆگرێتەوە. نەخێر ئەم ڕێنمایە کە ئێمە دەرمان کرد کە قەدەغەمان کرد لە بڵین هێزەکانی ناوخۆ ئمە دوای ئەوە تعلیماتێکی ترمان دەرکەیان فەرمانێکی وەزاریمان دەرکرد هەموو کارمەندێکی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەری هەمیشەیی فەرمانبەری گرێبەست ناتوانێت کاری شۆفێری بکات بەڵام هاتین ڕێکماقەس بە تەواوەتی مەنعمان نەکرد. سەبارەت بە هێزەکانی ئاسایش ناخۆ هێزە سەربازەکان یاسا ڕێکی خستووە لە مادەی 33 لە قانونی بڵێن لە یاسای عقوباتی هێزەکانی ئاسایشی ناخۆ لە مادە 33 دەڵێ هەر کەسێک لە پاڵ کارەکەی خۆیە کارێکی تر ئەنجامدات بە 1 ساڵ سزادان دەدرێت بەبێ ئەوەی ڕەزامەندی. ئێستا ئێمە تەماشایکێک ئێمە وەزارەتی ناخۆ پێشتر نەرمی نواندووە لەبەر ئەوەی قەیرانی دارایی بۆ لەبەرەوەی کێشە هەبوو ئێمە نەمانوێستەوە بە تەواوەتی بەسەرنجی بک دێنەوە سەر فەرمانبەرانی ڕاژەی شارستانی فەرمانبەرانی ڕاژەی شارستانی بە پێی یاسای بەرزەفتی فەرمانبەڵانی دەوڵەت ژمارە 14990 هەموار کراو منعی کردووە کە ئەو مۆزەفانی کە لەسەر میلاکی شارستانی کە کاری هەت کارێکی تر بکەن بە بێ ڕەزامەندی. بەڵام ئێمە لێرە ئەو کارماندانەی کەموچیان کەمە حوتە پلە حوتە پلە هەشتە پلە نوێە دەیەکە موچەکانە لە نێوان 300,000 هەتا 200,000 ئێمە ڕێگامان پێدان کاری شۆفێری بکەن بەرامبەر موافقەیە کە ساڵانە نوێکرێتەوە ئەو موافقەی پێێت ئێمە دەرگاکەمان بە تەواوەتی داناقست کەواتە کورت و پوخت ئەمە کارمەند و فەرمانبەری تەواوی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگرێتەوە. بەڵێ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کە لە قانونی انضباطی موظفێت بە موظفی سلکی دیبلۆماسی ناونراون کە بەرامبەری ئێوە ئێمە لە هەرێمی کوردستان فەرمانگەی پەیوەندەکە ئەوە هەر بە تەواوەتی لەیان قەدەغەیە ئەوانەیە کە بە مەرسومی هەرێمی لە عێراق بە مەرسومی جمهوریە لایمە بە مەرسومی هەرێمی زابطە گرێتەوە دادوەری بەڕێزەگرێتەوە داواکاری گشت ئەمانە هەمووی ئێستا ئێمە فۆرمێکمان بڵاو کردوێتەوە لەسەر وێبسایتی وەزارەتیش هەیە فۆرمی تعهودێکە یان بەڵێن نامەیەکە کە ئەلکترۆنی پڕەکرێتەوە بەڵێ کە ئەم کارە نەکەن ڕەنگە فەرمانبەرە بەڕێزەکان بڵێن جا قەیچێکە ئێمە فۆرمێ پڕەکەینەوە خۆچوزانن ئێمە دوای بەسەرەوە قسە بۆی ڕێی مامۆستا مەریوانی ژوەر بگرین سەبارەت بە کارمەندانی وەزارەتی پەروەردە دیارە دەنگدانەوەیەکی زۆریە بوو بە نسبەت وەزارەتی پەروەردەوە بۆیە ینی مەبەستمان بوو ئێوەش وەکو وەزارەتی پەروەردە لێرە ئامادەگیتانە بێت. مامۆستا مەریوان ئەمە زانیمان وەزارەتی ناوخۆ خۆیان وەکو دکتۆر ئاماژەی پێدا دیراسەیان کردووە بڕیارێکی هەڕەمەکی و بەپەلە نەبووە مەدروسە. ئێوە ینی باسی ئەم پرسەتان کرد لەگەڵ وەزارەتی ناوخۆ کە ئایا ئەوانەی کە ئەم بڕیارە ئەیانگرێتەوە ڕەنگە غەدریان لێ بکرێت یاخود غەدریان لێ نەکرێت و ئەگەر بکرێت داتایەکە بێت چەند فەرمانبەری وەزارەتی پەروەردە کاری شۆفێری تەکسیەکەن لە پاڵ کارەکانیانە؟ زۆر سپاس وڵاهی ئەوەی بە داتا نییە ئەمە نیمانێت چەند فەرمانبەر هەروەکو برای بەڕێزشم دکتۆر باسی کرد ئەوە لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکە بە دیارەکەوێت کات چەند فەرمانبەر و مامۆستا خۆی ئەوەی کە پەیوەنددارە بە وەزارەتی تەربیە و ئەو دەنگۆی بڵاو بووە زیاتر پەیوەنددارە بۆی کە ژمارەی فەرمانبەران و مامۆستایان لە وەزارەتی پەروەردەوە هەم لە وەزارەتی ناوخۆ 1000 زۆرە بۆیە زۆرترین دوو وەزارەت کە تەسیری لێ بکات لەو بڕیارە و بیگرێتەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پەروەردەیە بەهۆی زۆری ژمارەی فەرمانبەران و مامۆستایان. ئەوە لەلایەک لەلایەکی دیکە
بەپێی ئەو بڕیاریان ئەو ڕێنمایە کە دەرچووە لە وەزارەتی ناوخۆ ئەوە تەنها تەنظیمکردنی بابەتەکەی یعنی وەکو برای بەڕێزم باسی کرد کاری تەکسیاتی پیشەی دووەمە یعنی ئەوەی کە ئەتو پیشەی ڕئیسیت هەیە وەکو فەرمانبەر وەکو مامۆستا کە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و لە پەروەزارەتی پەروەردە داوامەکەن بە پێی قانون ئەوانە تاعین کراون و بوونەتە فەرمانبەری دەوڵەت بۆیە ئەو ڕێنمایانەی کە لە پێشووتریش هەبووەوە وەکو زیندووکردنەوەیەکی پێشووترە هەروەکو برای بەڕێزشم باس کرد لەسەرەوە زۆربەی زۆری نقاتەکانی ئەوەی لەسەردانا کە یەکەم شت ئەوەیە کە ئەوە نوێکردنەوەیە یعنی وەکو نوێکردنەوە کە پێشتر وەزعی اقتصادی کاراکردنەوەی بڕیارێکە کە پێشتر کارا ماوەیە وەزعی اقتصادی هەبوو لەوانەیە چاپۆشینەکەوە لەو بابەتی ئێستا خەریکەوە وەزعی اقتصادی و بەرەو باشێڕە پێویستە هەندێک شت بکرێ هەندێک خطواتی یاسایی کە پێشتر سەرکرابوون یان تۆزێک چاپۆشی لێکرابوو ئەو خطواتانە پێویستە بەهاوێژرێ بە تایبەت دوای ئەوەی کە ئێستا ئەمە لە سەروبەندی تێپێکێنانی کابینێکی نوێی حکوومەتین پێویستە ئەو شتانی ئەگەر بڵێم کەم و کوڕێک هەبێ ئەبێ ئەوانە پڕکرێتەوە یەک لەو هەنگاوانش ئەو ڕێنمایی وەزارەتی ناوخۆیە ئەمە ینی بیر لەوە کراوەوە دواتر من لە جەنابی دکتۆریژە و پرسیارم ئەبێت ینی بۆ نمونە هەیە موچەکەی زۆر کەمە لەو پلانەیە کە بۆی نییە شۆفێری بکات بەڵام موچەکەشی کەمە ئەمە چی بکات چۆن بژی وەڵاهی ئەوانەی کە موچیان کەمە ئەوان لە 6 بەرەو سەر لە یەک هەتا 6 لە یەک هەتا 6 ڕەچاویان کردێکە ئەوانە بگرێتەوە کە قەدەغە کراون لیان بەڵام 6 و 5 هەتا حدێک یعنی لێرە تۆزێک نێزیکی هەیە لە 6 موچەکەی چەنە ئەگەر بە ڕێژەی وەری بگری لە 6 ئسمەکان وابزانام 360 دینارە ئەوەی کە ببیرم مابی ئەو 300 تقریبا دێتن ئەو ڕادەیە کە بتوانین بڵێن ئەوانیش ڕاتبەکەیان زۆر نییە بەڵام بێگومان ئەوە من بۆ یوتم ئەوان دیراسەیان کردەوە لە لای خۆتان و دیراستان کردووە نەخێر ئەو ڕێنمایە کە لە وەزارەتی ناوخۆت نابێ ئێوە ینی بە شێوەیەک لە شێوەکان پارێزەری کارمەندەکان و فەرمانبەرەکانی خۆتان ئەو فەرمانبەرانە ئەوان بە یەک ساوت ئەبێت تەماشای هەموو فەرمانبەران بکرێت جیاکردنەوەی فەرمانبەران ناکرێت لەوەی کە ئەتۆ ڕێنمایەک دەرکەی هەندێک فەرمانبەر بگرێتەوە لە وەزارەتەکان هەمان پلیان هەبی لەگەڵ وەزارەتەچی تەمان ئەوە لێرە جیاکردنەوەکە لە پلەکانەوەبی نەک لە فەرمانبەرێ ئەمن متەئەکیدم ئەوەی کە ڕەچاو کرایە و تێبینی کرا ئەکی دراست کرایە بە دراستە چی چاچ کرا بەڕەچاوی نابینن لەو بڕیاری وەزارەتی ناوخۆ زەحمەتە کێشە دروستبی ئللا ئەوەی ناڵێم کە ئەگەر وەزع اقتصادیەکە بڕک سەرەوە یەکێک لەو پرسیارانەیە گەرێمە موچەکەم 30 ڕۆژ جارێک و بەڕێکوپێکی وەری بگرم ئەسڵ من خۆم ناچم سایقی تاکسی باشە زۆر بەکوتی وەڵام ئەو ڕوونکردنەوەدەم لەسەر مۆزۆعی قانونی زمان مۆزەفی دەولە کە ئەڵێ ئەبێ فەرمانبەری پلە حوت بەرەو سەرەوە کە ئیشی دووەم دەکات دەبی سەرۆکی خۆی لە فەرمانگەکەی ئاگادار بکەوە ئەوەی پێشەویش یانی ئەبێ موافقی وەزیری هەبێ ئەوجا لە کاری دووەمی ئیش بکەن ئەوە بەنسبەت کاری دووەم لە قطاع خاصە لە هەر شوێنێکی کێرەوە بەڵام مەسلەی سایق تەکسیاتی و شوفێری تەکسی کاک دکتۆر باسی کرد یعنی خەریکە شوفێری تەکسی ئەبێتە دیاردێ لە هەولێر یعنی ئەو هەم نەک هەولێر وەڵام پارێزەکانی دیکەش هەر خەڵکەکی دێ هەیە خەتێکە کڕێتەوە بێ سایقێک سەر یعنی لەبەر ئەوەی ئەمە باشە تەنزیمی ئەوەش لەگەڵ حورمەت و ڕێزی زۆر و بێپایانمان بۆ شۆفێری تەکسیە بەڕێزەکان باشەکان کە ئەو ئیشێکی تری نەبێت زۆر ئاساییە پیشەیەکی سەربەرزانەی و کاری خۆیەکە بەڵام تا چەندە ئاساییە کەسێک مامۆستا بێت لە داوامەکەی بێتە دەرەوە و دەست بە سیاقەتی تاکسیف کا کە ڕەنگە لەو کاتێت تووشی قوتابیەکی خۆشی بێ سەریخان چەندە ئەمە ئاساییە وڵا ئاسایی نییە بەڕێ من 6 ساعات کار بکە ڕۆژی دوایەوە چۆن ئەچێ وانەکان هێڵێتەوە چۆن خۆی پێشە خات ئەمەش بۆ ئەمە پرسیارە بۆ عملی تعلیمی بەشێکی زۆری ئاسایی نیە ئەمە دکتۆر ینی بەشێکی زۆری من کە ڕێکلامم بۆ بەرنامەکە کرد ئەتوانم بەبێ زیادەڕەوی بڵێم 90% کۆمنتەکان ئەڵێن دەستی حکوومەت خۆش بێت کارێکی زۆر باشیان کردو ینی بیر لەوەش کراوەتەوە کە نائاساییە کارمەندێک پلەیەکی
سەربازی هەبێت چەکداری حکوومەت بێ باوا ناوی بێنم دوایی من خۆم بینی و مەجلەکەی داناوە یاخود بێریەکەی کڵاوەکەی داناوە و دەستی سلفی لە تەکسیەکەی داوە خۆم بینی و هیچ ئاسایی نییە و بابەتە بابەتی پۆلیس کارێکی پیرۆزە کارێکی مقدسە ئیشی پیرۆزی پۆلیس لە قانون ناتەحدید کراوە کە ئەمن و ئاسایشی خەڵک بپارێزێت ئەمە یەک دووەمشیش ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ڕێنماییمان دەرکرێت بۆ ڕێگیریکردن لە کاری شۆفێری کاری شۆفێری یەکێکە لە هەزارەهان پیشەی تر کە دەتوانێت ئەگەر مەوزوعەکە بژێوی ژیان و مۆزوعەکە موچەکەی بەشی ناکات ئەتوانێت هەر کارێکی تر ئەنجام دەجگە لە شۆفێری تەکسی ئێمە لێرە ئەم بابەتەمان بڵین وەزارەتی ناوخۆم بابەتی تەنزیم کرد بە دیراست ئەم بابەتی تەنزیم کردووە و هۆکارەکانیشم ئیشارەت پێدا بۆیە ئێمە نابێ بەس تەرکیز لەسەر ئەو بکەین کە تەنها لە هەموو کوردستان تەنها پیشەی دووەم تەنها کاری تەکسی هەیە من کارمەندی وەزارەتی ناوخۆ چووە بە مەتار بە چەکی میریە و تەکسی پێ بووە پەیوەندیان پێوە کردو تومە سزنیکەن لەبەر ئەوەی مخالفەی قانونی کردو بە چەکی دوای دەوام هەڵگرتو ئیجراعاتی لەگەڵ وەرگیراوە ئیجراعاتمان لەگەڵ وەرگرتو بۆیە ئێمە پێویستە ئەم کارە ڕێک بخەین تا ئێستا ڕێک نەخراوە ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ بەڕاستی گلەیمان لە وەزارەتی گواستنەوە هەیە کە ئەم بابەتە ڕێک نەخراوە ینی من بیرم دێ من پێش چەند ساڵێک مامۆستای زانکۆ بووم لەگەڵ چەندە قوتابیە چوینە بڵێن گەشتی زانستی بە 5 پاسەوە ڕۆشتین بە 2 پاسەوە گەڕینەوە ئەمە نە کۆنن ئەمە نە بێ کەڵکن هی کردی تایبەتیشن کە کەڵکیان نەماوە ئەین تۆ تەسەوەر کە ئەو سیارانەی کە بڵێن ئەو پاس و ئەو شتانی کە ئێستا لە شاری هەولێر یان شارێکی پاسی حکوومەتی ئەڵمانی ئاشکرا هەر نەگەشت بە کەڵک نایەت و ڕوونکردنەوەیان داوە لە من خوێنمەوە کاڵێ ئەو پاسانەیەکی ملیۆنە کیلۆمەتر ڕۆشتووە کە تۆ بینیت ئێرە بێ هەم ڕۆژە خەریکی تەسلیحات بی بۆیە وەکو شاری هەولێر وەکو پایتەخت بەڕاستی پێویستی بەم سیستەمی ترام هەیە سیستەمی پاسی نوێ شارەکانی تریش ئەگەر تۆ گواستنەوەی گشتی چالا کردەوە خەڵک پەنا نابا بۆ تەکسی باشە چی نسبەت ئەو تەکسیانەی کە ئەوترێت ڕقمی جنوبیان لەسەر یاخود لە مانە ئامیەکەی ناو ئامیەکەی تەکسی سوور و سپیان پێ ئەوترێت ئێمە لە دوای دەرچوونی ڕێنمایەکە کە لە ڕێنمایەکەی ئاماژەی بەدەوە لیژنەیەکی باڵە پێک دەهێنێت لیژنێک باڵەکەمان پێک هێنا بەندەتان سەرۆکی لیژنەکەی بەڕێوەبەری گشتی هاتوچۆ بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگاکان بەڕێوەبەری گشتی گواستنەوە لەگەڵ نوێنەری سندیگای کرێکارانی کوردستان کە کرێکارانی گواستنەوە بەشێکە لەو سندیگا ئێمە کۆبنەوەیەکمان ئەنجامدا طبعاً کێشە هەیە کە تۆ ئەو بڕیارە جێبەجێکەی 85 یان 90,000 تەکسی و هەیە لە پڕاتۆ لە بەشێکی قەدەغەی بکە هەر چەندێک بێت ئێمە گریمان بڵێن 10,000 کەسن ئەو تەکسیانە چی لێ دێت مش پرسیارە زۆر مۆزوعمان کرد ئێمە تەکسیەکان ئێستا بە ڕەنگی خاکین کە زۆر احتیادیە تابلۆ شارستانیش بستن ئێمە لە لژنەکە پێشنیارێکمان بۆ بەڕێز وەزیری ناوخۆ بەرز کردەوە کە ئەو تەکسیانی کە لیان قەدەغە دەکرێت خاوەنەکانیان دەتوانن تابلۆکانیان گۆڕن لە ژمارەی کرێوە بۆ ژمارەی شارستانی بەبێ بەرامبەر ئەمە بڕاوەتەوە فەرمانی پێدەرچواتە بەبێ بەرامبەر ئەوە کێشەی ئەو مامۆستایانەی کە مەسەلەن هاتوچوی هەنێ مامۆستاکە بۆ گوندەکەیان بات و داوامیان پێکەوەیان هێنێتەوە تابلۆکەی بەبێ بەرامبەر بەنسبەت ئەو زەرەر و زیانەی بەر ئەو هاوڵاتیانە ئەکەوێ ینی لەناو ئێمە راپۆرتیشمان لەسەر حاضر کردووە لەناو بازار لەناو پێشانگاکان و معرەزەکانی ئۆتۆمبیل باس لەواکرێت لە 1000 تا 5,000 تا 6,000 دلار زەرەرەکەن ئەم من تەسەوڕم بابەتەکە زۆر تەفخیم کراوە گەورە کراوە ئەگەر وردەکارەکانی جێبەجێکردنی ئەم ڕێنمایە بزانن ئەو دڵە ڕاوکێ ئەو مەترسیانە ڕەوێتەوە من تەسەوڕم نرخەکەی گەڕێتەوە بە هەمان شێوە گەڕێتەوە لەبەر ئەوەی تۆ ڕێگای پێدەی تابلوێکی شارستانی هەڵبگرێت و بەبێ بەرامبەر بۆیە گۆڕیت و تودەی کارەکە ڕێخی ئێمە ئێستیرادمان ڕاگرت ئێستا ینی ماوەی ساڵێک 2 ساڵی تر تەسەوڕەکەی نرخی تەکسی بەرزترە بێتەوە لە بەرەوەی کە تۆ تەڵەب هەبوو و عرض نەبوو بەرزە بێتەوە بۆیە ئەم بابەتی داڵشکاندن و دابەزەی نرخەکان مزارەبەیەکی پێکرێن ناو معرەزەکانە ئەمە لێکەوتەکانی چۆن چارەسەرەکەن ئێمە یەکێ لەو حاڵەتانە بەو شێوەیە چارەسەرمان کردووە و ئیتر ئەمە کە حکوومەت بڕیارەدا بۆ تەنزیمکردنیشە
حتمما زەرری لەکەوێتەوە. ئێستا کە حکوومەت بڕیارەکەدا جادەیە بکاتەوە بەناو گەڕێکێک ئایبات لەوانەیە 600 خان و بڕوخێنێت کە ڕوخانی ئەو خاوەنی خانوەکان زەرریان لێک و تعویزیانەکەنەوە. بۆیە ئێمە لێرە باسی جزء لە قەرەبووەکە ئەوەیە کە ئێمە تابلۆکانیان بەبێ بەرامبەر ئەتوانن بیگۆڕن و بۆیان ئەوەکەین. دوای ئەوە ئەو فەرمانبەرانی کە کاری تەکسیان کردو خۆی ئەسڵەن پێچەوانەی یاساکاریان کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوعە چاوپۆشیەکی لێکردوون لەبەر قەیرانە دارایەکە بووە. ئێستا وەزعەکە باش بووە و ئێستا مەسە من زۆر مقابلم بینیوە لە ئەڵێ گەر من موچەکەم 30 ڕۆژ جارێ بدەنێ و بە تاوای بدەنێ من هەر ئیشی تەکسی ناکەم. تۆ چ تەسەوڕەکەی مامۆستایەکی بەڕێز لە دوای داوامەکو جەنابەت ئیشارەت پێدا یان لە کاتی داوامە شۆفێری تەکسی بکات سوتفەی قوتابێکی خۆی بێت کە مامۆستا پیشەیەکی زۆر مقدسە یان دوای ئەوە تۆ بچێت 5-6 ساعات کار بکات لە شۆفێری ڕۆژی دوای ئەوە چۆن ئەتوانێت وانەکانی بڵێتەوە چۆن ئەتوانێت خۆی پێش بخات. سوپاس دەکەم مامۆستا مەریوان. یەکێک لە خەمەکانی هاوڵاتیان نیگەرانی ئەو کەسانی کە ئەم بڕیارە ئەیانگرێتەوە ئەوەیە ئەڵێت ڕەنگە من تەکسیەکەم بۆ نمونە بە 145 گەڵا 145 وەرەقە کڕی بێ ئێستا 95 وەرەقەم بۆەکە و فەرمانبەریشە ناوەکەی خۆی بخۆیەتی و لە پلەیەکی شایەکە ناچارە باسی زۆری ناکەین کاری تەکسی بکات. پێم وا بێت کەسێک ئەگەر دەرامەتی هەبێت خۆی و کارە ناکات چکە کارێکی تااقەت پڕوکێن و ماندووکەرە. ئێوە لەو ڕۆوە چۆن بیرتان لێ کردوێتەوە؟ وڵاهی بەرنسبەت ئەو پلانی کە باسم کرد ینی ئەوانی کە پێشتر لە پلە یەکە تا 6 لیان قەدەغەکراوەوە یەکلای بۆ تۆ ینی ئەوەی دیکەیە کە برێن ئەو ڕاتبێ ئەو بژێوەی کە پێ درێ پەرشی بژێوی ناکە و ناتوانانی وەزعی اقتصادی خۆی پێ چارەسەرکە. بێگومان ئەوانە ئەتوانن ئیشی شتێک بکەن. یەک لەوانش ئەو تەکسیە. بەڵام تایبەت بە مامۆستایانە من دەمێ ئەو ڕوونکەمەوە مامۆستایان بەڕاستی وەکو جەنابیشت باست کرد ینی پیشەیەکی پیرۆزە ینی مامۆستایەتی من متأکیدم مامۆستا ئەگەر وەزعی اقتصادی و ئابووری بەرەو باشی بڕوە قەت ناچی پەناباتە بەرەوەی کەم بیتە سایق تەکسی. مەبەستم ئەوە نییە لە کەم بێگومانە ئەومان بڕیوەتەوە لە بەرنامەکە بۆ ینی ئەوە بەڕێکپێکی بەڵام ئەوە باسم کرد ئەوەیە وەکو پیشەی دووە باڵا وەکو پیشەی دووەم ناچی ئەو کارە بکات. ئەگەر ئەوش بیشیکە ئەچێ لە شوێنێکی وا کارەکە کە بە وەکو مامۆستا ینی تەسەڕفکە کابراایەکە مەکتەبیبی ینی لەوانەیە ئیشەکەی وەکو ئینسانێکی مەکتەبی بەڕێوە باو لە شوێنێکی کارکە ئەوەش قانونی زبات مۆزەفی دەوڵە ڕێگەی پێداوە. بەڵام مەسەلەی شوفێراتی ینی زیاد لە تااقەتی خۆی ئەباتن ئەوە مامۆستابی ئەگەر بەیانیان لە قوتابخانە بی تاکو نێوەڕۆ مجموعەیەک دەرس ئەڵێتەوە و ماندوو ئەبی دوایەوە یەکسەر بچیت دەست بە ئیش یا پێشەوەی دەست بەیانیان و ئێوارانیان هەیە. باشە مامۆستا ینی لە تااقەتی خۆشی تۆ سامیش ئاماژەی پێدا پێم خۆش و تۆس جەخت بکەیتەوە لەسەر ئەو پرسە ئەمە فەرمانبەرانی میلاک و گرێبەستیش دەگرێتەوە. باشە ئەوانەی گرێبەستن پاساوی ئەویان نابێ بڵێن من هەر چاوەڕێم بکرێن بە هەمیشەی 6 ساڵە حوتایەتی 7 ساڵە نەکراون بە هەمیشەی بۆ ئەم ڕێگەی ئەم کارم لێگرن ینی هیچ ئیسtisنایەکی هیچ ئەڵاوێردێکیان ئاگادار بن. ئێستا وەزارەتی مالیە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە گفتوگۆدان کە ئەوانەی بە عقد تعین بووینە بە تایبەتی ئەو مامۆستایانی کە لە وەزارەتی پەروەردەنە بکرێنە هەمیشەی ینی هەوڵی زۆر بتەوەری بەرنامەکە نیە بەڵام ئەوانی چاوەڕێن هەوڵی زۆر استقلالەکەم ینی بیر لەوە کراوەتەوە کەی ئەمە وەزارەتی تربیە و وەزارەتی مالیە لە گفتوگۆدان و ئێستاش ئاسوێشی ڕوون هەیە سەبارەت بە مەسلەی ئەو بارە اقتصادی سەبر بەرەو باشەڕە یعنی زیاتر ئەمە بەرچاومان ڕوونەکە ئەو شتە ببێ مەسلەی کاتێکی دیاریکراو لەگەڵ وەزارەتی دارایی خۆی دواکەوتنی حکوومەت دروستکردنی حکوومەت یەکەکە لەو چێشانە هەموو وەزارەتەکان بودجە و ساڵانی خۆیان ئامادە کرد بوو کە بدرێتە وەزارەتی مالیە و مالیەش بداتە ئەنجومەن لۆوەی لە پەرلەمان بڕیاری لەسەر بدرێ و بودجەی ساڵانەی حکوومەت قانونی بودجە دەرچی. بەڵام ئەو دواکەوتنی حکوومەت و دانەنیشتنی پەرلەمان و بووە ماوە زۆرە ئەو کارەشی دواخست. ئەوە یەکێک بوو لە بڕگەکانی بودجەی حکوومەت کە کار لەوە بکرێت کە
فەرمانبەرانی گرێبەست بەیان مامۆستایانی گرێبەست بکرێنە هەمیشەی و ئەو کێشەی گرێبەست و ئەوەش نەمینێ ئەو کاتە ئەو کێشە اقتصادی تەنها لەسەر پێکێنانی حکوومەت ما ئەوانیش ینی کاتێکی دیاری کراوە ئەو کێشەیە لەوێن دەرش حەلێ سوپاسانە لەسەر بابەتی گرێبەست ئێمە ئەوەی گرێبەست مقارنەیەکەین بزانین موچەکەی لە ئاستی کامپلایە ئەگەر لە ئاستی پلە حەو بەرەو سەرەوە بێ ئەوە دەتوانن موافقەی دایرەکەیان وەگرن و کاری خۆیان بەرابەری و تعدیلات بالضبط مەسەلەن گرێبەستەکەی 200,000 بین 200,000 کامپلە ئەوەنە پارە وەرەگرێت ئەوەنە موچە وەرەگرێت ئەم ڕێنمایەش وانە بێژەکان ناگرێتەوە ئەوەی کەوانە بێژە نەگرێ بەستە نەفەرمانبەری حکومیە نایگرێتەوە دەتوانێت چکە واناڵێتەوە لەوانەیە هەفتەی دوو سێوانەی هەبێیان چواروانی هەبێت من تەسەوەر ناکەین نازانم چ نەکرێوانە 3,000 4,000 مڕاعاتی ئەوش دەچێت ئەو خانەی کە لە پلە حەو بەرەو سەرەوە بۆ یەتوانێت موافقەی خۆی وەرگری و کاری خۆی بکات ئێمە وەزارەتی ناوخۆیان حکوومەتی هەرێم بە تەواوەتی ڕێگریمان لەم کارە نەکردووە بەڵام ئێمە بڕوامان وایە کە ئێمە ئەم ڕێنمایەمان کە دەرکردووە کاری تەکسی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و کاری گواستنەوە گشتی ڕێکەخرێت و هەلی کار زیاتر بۆ گەنجە دۆزیتەوە ئەو فەرمانبەرەی کە موچەی هەیە و ڕێگە پێدراو نیە کاری تەکسی بکات فرسەتێکی تر بۆ هاوڵاتیەکی گەنج کە هەلی کاری بۆ نییە لەبەرەوەی بەڕاستی لە هیچ وڵاتێک نییە لە 1960 بودجەی حکومت بۆ فەرمانبەر بڕات کەواتە هەمووی تەوەجوهەکە بۆ قەتاعی خاص بۆی مەتەجێ ئەوواکەین کە هەلی کار بۆ گەنج دۆزینە من تەسەوڕەکەم لە دوای تەواوبوونی جێبەجێکردنی ئەم ڕێنمایە هەلێکی کار بۆ زۆر گەنج دەدۆزێتەوە باش دکتۆر دوامۆڵەت کەیە بۆ ئەو فەرمانبەرانەی کە شۆفێری تەکسین کە چیتر بۆیان نییە تەکسی لەسەر شەقام و ڕێگاوبانەکان یاێمی کوردستان لێ بخڕێت باڵێ ئەمە دوامەڵۆتێکی شەشە بەڵام هەنێ ڕوونکردنەوەی فەنی هەیە پێویستەمە ئیشاراتی پێ بدەین ئێمە لەوانەیە فەرمان بڵین ئەوەی کە بەڵێن نامەکەمان بڵاو کردوەوە و پێویستە پڕیکەنەوە لەوانەیە فەرمانبەرێک بڵە جاقیچەکە بەڵێ نامە پڕەکەمەوە هیچ مشکلم نییە ئێمە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ برادرانی سیستەمی بایۆمەتری موچە خۆران دانیشتین ئێستامان سیستەمێکمان دانەوە لە هەرسێ بەڕێوەبەرەتەکانی هەولێر و دوهۆک و سلێمانی بەستومانەتەوە بە سیستەمی هاتوچۆ کاتێک تۆ ئەچیت تەقدیمەکەی بتەوێت کاری تەکسی بکەیت چکە ئێستا مۆڵەتی تەکسی شۆفێری تەکسی جیا کراوەتەوە مۆڵەتی شۆفێری تەکسی مۆڵەتی گشتیە لەسەری دەنووسێش تەنها شۆفێری تەکسی و بۆ ماوەی 1 ساڵ کاری پێ دەکرێت چکە ساڵانە دەبێت ئەو ڕەزامەندیە ئەگەر فەرمانبەر نوێی کاتەوە ئەوەوە تیریش دەبێت نوێی بکاتەوە کاتێک کە ئەچێت مۆڵەتی شۆفێری تەکسیەکەی بگۆڕێت طبعاً بە بایۆمەتری پەنجەمۆری وەردەگیرێت لەگەڵ سیستەمی بایۆمەتری موچەخۆرانی هەرێم بەراورد دەکرێت ئەگەر موچەخۆر بێت طبعاً ئێمە ڕەزامەندی پێنادرێت و ئیجازەکەی پێنادر کە نوێی بکاتەوە ئێمە ئێستا وەکو وەزارەتی ناوخۆ هەموو کارە هونەرەکەمان و یاسایەکەمان کۆتایی پێهێنا و ئامادەین من پەیوەندیم لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی گواستنەوە کرد استفسارم لێکردن چکە بەشێک لە ڕێنمایەکان پەیوەستە بە بەڕێوەبەرەتی وەزارەتی گواستنەوە هەنێک لۆگۆ و هەنێ ئارم و کە لە هەر محافەزەیەک لۆگۆی خۆی هەبێت و لە خطوتی خارجی لۆگۆی خۆیان هەبێت و بەڕاستی هێشتا دەڵێن لە تەندەریندای ئێمەوە دوو مانگ و شتێک بەسەر چوو ئەمە وەزارەتی گواستنەوە بەڵێ کارەکان بەرەو پێش نەچۆ تا ئێستا لە چاپ نەدراوە بۆیە من جەختم لێکردنەوە کە ماوەواتە هەنگاوە خاوەکانی وەزارەتی گواستنەوەکو جەنابەت ئاماژت پێ کاریگەری لەسەر کارەکانی ئێستا من مەجبورم وەکو وەزارەتی ناوخۆ درێژی کەمەوە بڕیارە چکە تۆ هاوڵاتی گوناحی نییە تۆ من حکوومەت لە دوو مانگە حاضر نییە سیستەمەکە جێبەجێکات هاوڵاتی گوناحی نییە کەواتە بێ من ناچارم بەو شێوەیە بڕوات ئێمە پێشنیارەکەن وەکو لژنەی باڵا بۆ بەڕێز وەزیری ناوخۆ چەند مدە ئێستا کەی وەزارەتی چەند بیرتان لە چەند کەی وەزارەتی کاروتی وەزارەتی گواستنەوەتی لۆگەکانمان ئامادەیە ئێمە ئەبێ ئەو مدەیە تعویزکەین و پێشنیارەکەین بۆ بەڕێز وەزیری ناوخۆ چکەمە مافێکی سروشتی هاوڵاتیە ئێمەڵین لە ماوەی 6 مانگە یان تایەکی نەکراوەتە چی بەنسبەتە و باجانەی کە ینی واتان ڕێخستووە لەگەڵ بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی تون و تێژی دژ بە ئافرەتان و ١04 و هێڵی بابەتە هونێرەکان ئێمە لە هەموو جیهاندا ئێمە هەندێک سیستەم هەیە کە لە هەموو تەکسی هەموو جیهانە هەیە
سیستەمی بڵین ژمێری پارە عەدات بەڵێ تا ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە کە ئەرکی وەزارەتی کارە و پێویست کوواستنەوەی پێویستە جێبەجێ کات سیستەمی عەدات زۆر مهمە لە زۆربەی وڵاتانی بیانی کامێرای چاودێری لەناو ئۆتۆمبیلەکانە ئێمە لەوانەیە لێرە نەتوانین لەبەر بڵین مەسائلی مثلا خێزانێ قبول ناکە بچێتە ناو تەکسێکە و وێنەی بابەتێکی اجتیماعی لەوانەیە ئەوە لەوانەیە ئێمە چاوپۆشی لێ بکەین لە بڵین پەنجەرێ بڵین جامی پێشەوەی ئۆتۆمبیلەکە ناوی شۆفێر وێنەیەکی شۆفێرەکە ژمارەی ئۆتۆمبیلەکە و ژمارەکانی ئاسایش و هێڵی گەرمی ئاسایش و پۆلیس و ئاگرکوژێنەوە و بەرەنگاربوونەوەی توندوژی لەوانەیە پرسیارکەم بڵێ ئەی ئاگرکوژێنەوە بۆ چییە؟ زۆر جار مەسەرەن تەکسیەک تووشی حادیسەیەکە بێت شۆفێرەکەی ئەبورێتەوە یان ئاگای بریندارە بێت سەرنشینە سەرقاڵە بێ بە کوژانەوە ڕزگارێکە سەرنشینەکە ڕزگارێکە لەوانەیە بڵێن بەرەنگاربوونەوەی توندوژی بۆ زۆر جار ئێمە کێشەمان هەبووە ڕێزم هەیە بۆ پیشەی شۆفێری بۆ هەموو شۆفێران هەندێک شۆفێری نابەرپرس بڵین قسەی نەگونجاو یان بە ئافرەتێکی سەرنشینی تەکسیەکەیان کردووە ئەوەش دەبێتە ڕادێک بووان توان پەیوەندی بە هێڵی گەرمی بەرەنگاربوونەوەی توندوژی بکەن و ئیجراعاتی قانون 119 ئیجراعاتی قانووریە ئەم بابەتانە لە هەموو وڵاتێ لە کوشتنی پشتەوەی سەرنشینەکەش هەمان شێوەی لێ دەدرێت و هەر ملاحەزەیەکە بێت بڵێ لەوانەیە بۆ نمونە بڵێم ئاسایش بۆ نمونە لەوانەیە شۆفێرەکە جێی گومان بێت تەلەفۆنێکی بۆ بێت لەگەڵ جهێتێکی گوماناوی قسە بکات ئەو سەرنشینە گوێی لێ بێت بتوانێت ئەو زانیانیانە بە هێزەکانی ئاسایش گوێنێت لەوانەیە کوردستان لە کارەساتێکی نەخوازرا و ڕزگار بکات بۆیە ئەو هێڵە گەرمانە زۆر پێویستە و لە هەموو دنیا ئەمە پێڕاوکراوە من لێرە داواکەم لە وەزارەتی کار و لەگەڵ بەڕێزبەربەری کاش گواستنەوە عفۆن تەنسیقمان هەیە کە ئەو پرۆسی چاپکردنی ئەو لۆگویانە جێبەجێ بکەن و هەروەها پرۆسی بڵێن ژمێری پارەیان عەدات لە هەموو دنیای هەیە لەوانەیە بڵێن وڵا بنزین گرانە بێ و بنزین هەرزانە بێت تا بڵێن بۆ لە ئەستەمبول دیار نییە بە ئەستەمبول عەداتە دەمێک مەسەلەن گۆڕانکاری بنزین گەرانە بیان گاز گرانە بیان نرخی دراوەکە ئەگۆڕێت بڵین لەوێ لە بەلەدەی ئەستەمبول خۆیان نرخەکە کەم و زیاکەن مرکزیە یەکسە ئەتوان لێرە جێبەجێ بکرێت و بەڕاستی یعنی لە هەرێمی کوردستان هەرێمێکی پێشکەوت و خوازە و دایمە بە دوای ئەو شتاناگەڕین کە مامەتە ریزی ئەو دەوڵاتانەی کە پێشکەوتەوە هیچ شتێکمانکەنین لە هیچ دەوڵەتی دەروبەرمانیان هیچ دەوڵەتێکی ئەوروپی بۆیە زۆر پێویستە ئێمە پشتگیری ئەم بڕیارە بکەین و ئەم بڕیارە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەنجام دراوە و لە بەرژەوەندی شۆفێری تەکسی بەڕێز ئەنجام دراوە لەبەر ئەوەی ئێمە ئەمانەوەیە کاری شۆفێری بە پیشە بکەین نەک بێتە پیشەی دووەم و پیشەی سێم و کە بەڕاستی 85,000 تەکسی زۆر ژمارێکی زۆر من ئەوەی دەزانم لە بەڕێز بەرەوبەری پۆلیسی هاتوچۆی هەولێر 45,000 تەکسی لە هەولێر هەیە بەڕاستی ژمارێکی زۆرە تەکسی بە تەکسیەوە هیچ سپاس دەکەم دکتۆر مامۆستا مەریوان هەر سەبارەت بەوەی بیانی لەسەر خاڵێکی ناو قسەکانی دکتۆر سامی بوەستم ئەمەی ئەو ژماری کە دانرێ ژمارە 119 بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ئافرەتان دژ بە ژنان ئێوە لە ناوەندەکانی خوێندن کارتان بۆ ئەوە کردووە کە خوێندکارەکانیش قوتابیەکانیش هۆشیار بن بەرامبەر بە مافەکانیان کاتێ شتێکی وا ڕوو ئەدا یاخود کە ئاگایان لە شتێکی وایە ڕوبەڕووی بنەوە دژی بوەستن یاخود لە ڕێگەی کاری خۆبەخشیەوە بڵاوی بکەنەوە ینی لە مانگ لە هەشتی سێ لە هەشتی مارس کۆمەڵێک چالاکی بەڕێوە چوو لە هەرێمی کوردستان ڕێنمایی دەدرا بە شۆفێری تەکسیەکان کە ئەمە شتێکی گشتی بوو ڕەنگە لە 100 شۆفێری تەکسی یەک کەسی ئەوەی بەرکەوت بێت ئێوە لە ڕێگەی خۆتانەوە بیرتان لەمە کردوتەوە بێگومان لە ناوەندەکانی خوێندن لە ڕێگای بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی پارێزگاکان و بەڕێوەبەرەتی پەروەردەی قەزاکان کار بۆ ئەو کراوە هەموو بەڕێوەبەرەتی قوتابخانەکان ئاگادار کرانەوەتەوە کە لە سەبارەت بە توندوتیژی بەگشتی ڕێنمایی دەرکراوە کە ئەوان لە قوتابخانەکان و مامۆستایی تایبەت بە و بوارە ئاگادار بکەنەوە کەوانەی تایبەت بە قوتابیەکان باز کرد لەسەر مەسەلەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و ئێستاژ لەسەر بەرەنگاربوونەوەی هەم بازرگانی کردن بە مرۆڤ لە ڕووی جەستا لە ڕووی جگەرە کێشان لە ڕووی ئەو توندوتیژی کە بەرامبەر ئافرەت ئەنجامەدرێ ئەوە کۆنفرانسێکی بۆ ئەنجامەدرێ ئێستا لە خەتەواتی و هەنگاوە سەرەتایەکانتان
بۆ ئەنجامدانی و دوای ئەوەی کە کۆنفرانسەکە تەواو بوو تەوسیاتی بێکیت ئەو تەوسیاتانە دەدرێتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی بکرێنە بڕیار و ئەو کێشانەی کە هەند چارەسەری کرد. پێشنیارشم هەیە بۆ بەڕێز وەزیری پەروەردەکە کەسێکی دایمەن حەزی لە پێشکەوتنە و لە بیرۆکەی نوێیە لێرە سوپاسی دەکەین. ئێمە وەک وەزارەتی ناخۆ پێشنیار دەکەین وەزارەتی پەروەردە هێڵێکی گەرم دروست بکات. ئێمە زۆر جار دەبینین لە قوتابخانەکان بە تایبەتی لە قوتابخانە سەرەتاییەکان قوتابی ئاڕاستەی تونند و تیژیە بێت چ لە ستافی کارگەری چ لە مامۆستا بەڕێزەکان کە مەکارێکی نەخوازرەوە. ئێمە داواکەین کە یان هەندێک جار لە دەرەوەی قوتابخانەکە بزەبت هێڵێکی گەرم هەبێت قوتابی بتوانێت هاواری خۆی بگەیانتە شوێنی بەرپرس لەبەر ئەوەی پێوەستە بەیەوەیەوە هاوکاری وەزارەتی هاوکاری تاواکەن دەیانەوێت لەگەڵ هێڵی 1990 کاریان بۆ دەکەین دەیانەوێت من پێم باشە خۆیان هێڵێکی گەرم تایبەت نەک بەس بۆ قوتابی جاروێ مامۆستای بەڕێز لەلایەن بڵێن کە سوکاری قوتابیەوە تووشی هەڕەشا بێت تووشی تونند و تیژیە بێت لە مادەیەکە دەرناچێت هێرشەکەنە سەری بۆیە نازانم ئەم هێڵە گەرمە هەیەیان نییە. بەڵێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەو ئەرکە هەستا هێڵێکی گەرمی هەیە وابزان علانیش کردی لە زۆربەی گشتی نییە هێڵێکی تا ڕادەیە گشتی نییە ینی تایبەت بە قوتابخانە و بە پەروەردە یعنی ئەوان بەو کاراستان و هێڵێکی گەرم هەیە لۆی ئەوان بێن بە دوواداچوون بۆ ئەو کیسانە بکات کە ئەگەر وەزارەتی ناخۆ ئامادەین زۆر سپاسی وەزارەتی ناخۆش کاریمان لەگەڵەوان هەماهەنگیمان هەیە زۆر سپاسانەکەم بەڕێزان مامۆستا مەریوان بەگۆک بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاسانەکەم جەنابی دکتۆر سامی جەلال بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبوون سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی. بەڵێ بینەرانی ئەزیزم ئێستا وردە ئەجوڵین لە تێرمیناڵێک کۆمەڵێک شۆفێری تەکسیە بینین و ئەوان ئەدوێنین بۆ ئەوەی خەمەکانی ئەوانی بزانین و بۆ ئێوەی بگوێزینەوە لەگەڵمان. بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت وەکو باسم کرد لە ناو پاسەکە ئێمە کۆمەڵێک شۆفێری تەکسی بەڕێزمان لەگەڵایە کە ئەوانیش باسی معانات و خەمەکانی خۆیانەکەن ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ سەبارەت بە قەدەغەکردنی شۆفێری تەکسی لە فەرمانبەران ئەو پلانەی کە ئاماژەی پێدرا باسکرامە بەستمانە لەگەڵ ئەمانە خۆیان لە دەمی خۆیانەوە باسی خەم و داواکاری و کێشەکانی خۆیان بکەین لەم برا بەڕێزەوە دەست پێەکەین. جنابتان وەکو شۆفێرێکی تەکسی لە ینی پێشمەرگەیت بە وردە گفتوگۆیەکمان کرد و ئاماژت بەوەدا کە پێشمەرگەیت موچەکەت چەنە لە وەزارەتی پێشمەرگە مایکەکە نزیکەیتەوە موچەکەم تازە بوویتە 700,000 دینار. باشە ئەم بڕیارە چ کاریگەریەکی لەسەر ژیانی تۆداناوە؟ زۆری تاسیرێکی لە کار یادگار لەبەرەوە ئەم معاشم 700,000 دینارە. بەڵێ تێگای پێ بەڕێوە ناچم پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگەشم تێگە پێشمەرگەی کوردستانم تێگەی معاشم 700,000 دینارە ئەمن بەلەیاش 2,000 زەرم کردیا یەک خەت یەک تەکسی ئەمن داوای هەموو یەکەم لە یعنی کە زیانانەی ئەو زەرەی لە تۆ کەوتووە چەنە ینی گەربی خەمڵێنین بە دۆلار بە دینار چەند خەتەکەم یەک دەفتەر خەتەکەم یەک دەفتەر سیارە کەشم تقریبا 80 وەرەقە تۆ لەم بڕیاری وەزارەتی ناوخۆ دەفتەرێک و 80 وەرەقە 18,000 دلار زیانت بەرکەوت زەرم کرێ بەرێ یەکەم ئیشتش بەوەی قەول بژنێ مارەکەم سبەنێ ژن مارەکە ئەو ریارە لە سوژنەکەم ڕەفز کرد والله تۆ بەنیازی یاوسەرگیری بوویت بارێ بەخوا دوایان بڕیاری وەزارەتی ناوخۆ بڕیارەدا کاوسەرگیری نەکەی بۆ بەخوا زەرم کرد چ بکەم ژیانم پێ بەڕێواسی بە 700,000 دیناری ئێدەوەرە من داک و بابم خزمەتی داک و بابم مەکەم بەسە مشمایمە ئێدەوەرەوە عزکۆرە بەخۆ ئەوێنەر تەسوورکە کە داک و بابم دەملدا و قەول بژنێ مارەکەم بەخوای مەوەلەتی 2 ڕۆژ بوو والله 2 ڕۆژ بوو کە ئەو قراردەت و ڕات ڕەفسم کرد خۆ شەرمەزاری ناکەم ژنێ بەس بەکەوکەم بە 700,000 بەکەوکەم دەفتەرێک و 80 وەرەقەش زەرەرکاتی و قەردم کردی ئەو پارە بەسم دەمەوە ئەو پارە
داواکاریم ئەوەیە لە حکوومەتی هەرێم ئەو قرارەی ڕەفز کاتەوە بەڕاستی ینی زۆر زەرر دەکەن زۆر یەکجار زۆر زەرر دەکەن ینی داوای دەکەم ئەو قرارە سەرنەگری بەخوای ینی داواکاریم ئەوەیە. سپاسانەکەم با هاوڕێکانی شت بدوێنین بزان ئەمانەیانەوێت چی بڵین با بچینە لایەم کاکەی وەرەقەیەکی حازر کردووە با لەو پرسیارەوە مایکەکە نزیک بکەیتەوە لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئەم ئەو زیانانەی بەر ئێواکەون کاکە ئاماژەی بەوەدا کە پێشمەرگەیەکە دەفتەرێک و ئەنی با بڵین بە زمانە بازاڕێکە ئاماژەی پێ نەدەین $18,000 زیانی بەرکەوتووە. ئێوە بەگشتی یاخود خۆت وەکو کەسی شخصی خۆت چ زیانێکت بەرکەوتووە و چۆن ڕوانیتان بڕیارە؟ مەداوە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە تایبەتی جەنابی وەزیری ناوخۆ پێداچوونەوەک لەم بڕیارە بکە لەبەرەوەی زۆرترین خەڵک زەرمەند بووە. من لە وەزارەتی ئەوقافم یەکەم دامەزراندنم 105,000 کارمەندێکی ئاسایش یەکەم دامەزراندنی مژینە بنەڕەتێکە لە 600,000 بی ینی فەرقی هەیە. ینی بە یەک چاوسەیری هەموو فەرمانبەرەکان نەکرێت نەک لە سەربانی پشتبەستن بە پلە. بڵێ یعنی ڕێزبەندی بنەڕەتی موچە یعنی ئەمن پێشنیارەکەم لە جەنابی بەڕێز وەزیری ناوخۆ مەسەلەن نمونە ئێستا ئەگەر لە ڕێزبەندی بنەڕەتی موچە ئەگەر لە 700,000 دابنێ مثلا من کە موچەکەم ئەگاتە 600 دەگاتە 700 ئەمن وەکو شفێرێکی تەکسی حسابی خۆم ئەکەم ئەو پێنسارەی کە تەکسەکەی بفرۆشم. ئێمە شفێران لەم بڕیارەی بە تایبەتی ئەوانی کە هێڵن هەیە دوو جار زەرمەندین. یەکەمیان مەسەلەن ئێستا ئەم کاکەی ئاماژەی بەوەدا کە $18,000 زەرری بەرکەوتۆ تۆ چەندت بەرەکەوێت زیاتر یا هاوڕێکانت زیاتر ڕوونکردنەوە دەم ئەمن وەکو خۆم هێڵم بە 230 وەرەقەی کڕیا لە 200 بەڵێ لەبەرەوەی حکوومەت داوام کرد نەیدامێ ینی ڕاوەستەیە لە وەزارەتی گواستنەوە ئەم بە 230 وەرەقە سیارەکەم بە 190 وەرەقەی کڕیا ئەوە 4 دەفتەر و نزیکەی 20 وەرەقە ئەمن لەو مەبلەغە پارەیە. ئێستا چەندت بووە کاگەرە دووکی پێکەوە بفرۆشی؟ ئێستا ئەمڕۆ هێڵی من فرۆشەیە بە 101 وەرەقەی ئەوڕۆ کە کەسەکە موچەخۆر جارێ لە شوێنی خۆی دەفتەرێک و 29 وەرەقە. بەڵێ تەکسیەکەشم بردیت معرەزان بەڕاستی وەکو پێویست هەر مشتری نییە. باشە ئەمڕۆ من ینی دکتۆر سامی میوانم بوو لە وەزارەتی نوێنەری وەزارەتی ناوخۆ بوو لە بەرنامەکە ئاماژەی بەوە داوتی ئێمە ئەتوانین بەبێ بەرامبەر تابلۆی ژمارەی شارستانی ئاسایی بدەین بەو تاکسیانە. مەسلەی ئەو تابلۆیە کە تەکسی کە ڕقەمەکەی بۆ خصوصی خەڵک تەڵەب ناکە لەبەر ئەوەی یەکەم شت ئەو تەکسیانە زۆر ماندینە کەس ئامادە نیە سیارێک بە 180 وەرەقەی ڕقەمی بکەمە سپی سیارێک لە معرەزان هەبێ بە دەفتەرێک و 10 وەرەقەی دەچیت ئەو دەکڕێ. داواکاریشکەشم لە بەڕێزت هەیە ئەمە وەکو شفێرانی هێڵ من ئاگام لەیە زۆربەی زۆریمان مەسەلەن ئەمە موچەخۆرین ئەوانی کە موچەخۆرین حیلەکی زۆرمان لە ئەستۆدایە. ئێستا نمونەم بخۆم 7 نەفەر هاوڕەیەکەم 8 نەفەر تەنها ئەمە ڕێیس حیلەکەمان موچەخۆرین ینی نە خێزانمان موچەخۆرە نە ئەولادەکەمان موچەخۆرە نە خوشمان تەخەڕوجە موچەخۆرە برامان لە مارەیە مەسەلەن موچەخۆر نییە شتەکە مەسەلەن هەمووی لە ئەستۆی مەیە. زۆر سوپاسەکەین و سپاسانەکەم بێتە لایەم کاکەیە بەڵێ فەرموو. کاکی هەرگار بە خێراتنی جەنابتانەکەم و کەناڵەکەتان بەڕاستی داوای لە وەزارەتی ناوخۆکەین چاوێ بخشێنەوە بەم وەزعا بەم خەڵکێکی فەقیر زۆر هەیە لەنە ئەم سایق تەکسیانە بەش بە حاڵی خۆم من لەوانەیە باش بم زۆر لە هەمویان باشتر بم باز ئێمە لە دەرەوە 26 سایق تەکسین لەوانەیە 15مان بڕوە تێدامانایە کرێکیە 300,000 معاشێتی داما بە 300,000 ماڵ و مناڵ بەخێوەکە تێدەمانە کابرا منداری دێمە لای خۆی بۆی خۆی باسی خەمەکانی هەر وەزارەتی ناوخۆ بوو خۆی قەراری دەرکردوتی ئەوەی معاشخۆر نەبێ ئێمە تەکسی پێ نافرۆشین ئێستا بۆ ئەم قەراری ڕەفزکردەوە لەبەرچی هەر خۆی بوو تەکسیەکانی فرۆش بە ئێمە بە قیست ئێستا من تەکسی خۆم فرۆش لەوانێت 30 وەرەقەم زەرەر کرد بێ ئەوە فرۆشتمەتە تەکسیم لەحالێن داوامەکەی خۆمەکەم بەڵام ئایا بەدەوام من کرێخانوم پێدرێت بەدەوام منەژیم نەخێر منداڵم لە مەکتەبە منداڵم نەخۆشەکەوێ پێویستیم بە سیارە بە تەکسیەکەش بۆشمان بگۆڕن بۆ یاخەکەی هەر زەرەرە قازانجی حکومەتە چونکە ئەو ڕقەمە ئێمە 15,000 15 وەرەقاکە بەڵام ڕقەمەکەی ئەوە دێدا بە ئێمە 10 وەرەقەیە لێش بۆ سیارەکەش بۆ یاقی ئەوەی کەس لێمان ناکرێت کەس لێمان و لێوان وەرناگرن زۆر سپاسی جەناب بە ئەم بچینە لایەم کاکەیە تۆ ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆ سەبارەت بە ڕاگررتنی یاخۆت قەدەغەکردنی ئەوەی کە ئێوە کە فەرمانبەرن شۆفێری بکەن بەڕاشکاوی پێم بڵێت چ کاریگەریەکی لەسەر ژیانی خۆت و گوزەرانی ماڵ و منداڵت داناوە زۆر شتێ لە بەڕاستی زۆر ڕووداوی لە سەمە ڕوودای بەڕاستی ئێستا ئەو
ئەو بڕیارە لەسەرمە زۆر ناخۆشە بۆ من پێشمەرگەم معاشم 700,000 هەموو مانگێک لە 16 ئۆکتۆبرەوە تا ئێستا ئەو یەک مانگە برێن دەرزیمە کردو هەموو مانگی باید دوو وەرەقم دەرزیەکردم بۆ مناڵەکەم نەخۆشی زۆری تەلەسیمیا هەیە دەرزی دیسفرا لە لەوانەیە و ئێستا هەموو مانگێ بێ $200 بدەیت بە دەرزی بۆ منداڵەکەت کە نەخۆشی تەلەسیمای لەگەڵایە لەبەر ئەوەی من هەموو شوێ دوو دەرزی لێدەم 2 هەفتە جارێک 8 دەرزی لێدەم هەموو شوێ دوو دەرزی دەم بەس پێنجشەم و جومعە لێنادەم جار بە جومعە لێنادەم لەبەرەوەی ئاسنی بەرزەوێتەوە خراپە بووە من هەموو مانگێ باید دوو وەرەقەت دەرزیم لە تو جواب بۆ دێن دەچم لە دهۆک برادەرەکانم شایەتن دەچم لە دهۆک تەڵەبی دەکەم بۆم دێن لێوێ وەری دەگرم من باید دوو وەرەقم معاشەکەم 700,000 باید دوو وەرەقە دەرزی بکڕم ئێستاش لە ئاخر پرسیاری لەو برادەرت کرد کەوتت تابلۆکەی گۆڕن بکەن بە خصوصی باشە من سیارەم بە 170 وەرەق کڕیوە تابلۆ خصوصی ئێستا من کەس ئامادەیە 170 وەرەق بداتەوە من بەو سیارەیە من شتێکەشەیە کاگادیار من لەگە جەماعەت لەو دەوامی کە لێوان کە پێشمەرگەم لە مەجموعە برادەرێک قورعەیەکمان کردووە مانگی 200,000 250,000 لە خۆمان گوتوتەوە سیارەکەمانی پێ بگۆڕین ئێستا ئەو بڕیارە کە بڕیارە دەچوە نزیکەی 30 وەرەقە زەرەکەین ئێمە لە ماڵ و ناڵی خۆم گوتوتەوە بەو سیارەنداوە 30 وەرەقەش زەرەکەم ئەو چۆن دەبیانی شوە بڕیار بەڕاستی داواکارم لە وەزیری ناوخۆ چاوێک بەو بڕیار دابخشێنەوە زۆر سپاسان دەکەین سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن فەرموون بەڕاستی ئەم بڕیارەم یەک لەباری خۆم و سەر خێزانم کاگە یادگار بڵێ معاشم 713,000 پێشمەرگەمە تا ئێستا خێزانداریشم حسێب نییە تەنها بخۆم حسێب عیلەمە حسێب نییە هیچ ئەمن ئەگەر ڕۆژانە بە تەکسی کارێک نەکەم ڕۆژانە چ پەیدا نەکەم لەو ماڵێ بەڕاستی بۆ مەحاشەی بڕێ ناچم زۆریش لەسەر قەردار دەبمەوە زۆر بەنسبەت زەرەری تەکسی و هێڵیشم هێڵەکەم تقریبان وەڵا 45 وەرەقە زەرەرە لەگە ئەو بڕیارە هاتە خوارێ تەکسیەکەشم 30 وەرەقە ئەگەر هەفتێکی بەم لە مەعرەزانە کەس بڕوان ناکەم ئەجە بە 30 وەرەقە زەرەر بفرۆشم سپاس ئەو کاکەیە ئەم بڕیارە چ کێشەیەکی بۆ ئێوە دروست کردووە من 710,000 دەگرم پێشمەرگەی کوردستان ئێوە 350,000 کرێخانی مێ کرێمۆلدە و ئاو کارونێچەکەی 400,000 چ ئینسانە گەڕ کاگدار بە 250,000 دەژێت 210,000 وانە بەڕاستی زۆر کێشەی دروست کردووە بۆ نمونە ئەو هاوڕێمەوە قەنەعەتە بێ سیارەی فرۆشتووە تەکسێکی خراپتری کڕیوە منداڵەکەی پێ بتە تورکیا بەس چارەسەریکە چارەسەری نەکراتەوە عنی کاریگەریەکی گەلە زۆری بۆ مە دروست کردووە داوا دەکەین بەڕاستی ئەو بڕیارە ڕەفسکرێ زۆر باشە ینی چ ئینسانێک بۆندە ناژێ ئەمە پێشمەرگەینە بەڕاستی سپاس ماندوو نەبن ئەم کاکەیە لێرە دانیشتۆ تۆ ئەتەوێ لەم بەرنمەیە چی بڵێ چ پەیامێکتەیە ئەتەوێ بیگەێنی سەرەتا بە خێراتتان دەکەم کاگا دیار وەڵاهی لەو بەرنامەی دەمەوێ برێم ئەو بڕیارەشی باش نییە ئێستا من بە پلە بەرزکردنەوەک ئەو بڕیارە لەسرم جێبەجێ دەبی من کرێ خانیم لەسرە یعنی لە چ وەزارەتێکی لە وەزارەتی پەروەردە بەڵێ فەرمانبەری فەرمانبەرم بەڵێ مەسەر کرێکەم دەگاتە نزیکەی 300,000 یعنی منداریشمەیە دەخینن ئەو بە 150,000 نازانم ژیان دەستە سەرێ بەو 150,000 ئەگەر زیادیش بی پلەش بەرز بیتەوە بگاتە 600-700 هەر ناتانی بۆ پارەی بژی سپاس ببینە لە ئەم کاکەیە ئێوە ئەتانەوێ ئەم بڕیارە سەر لەبەری هەڵوەشێتەوە یان تعدیلات و هەموارکردنەوەیکی تیا بکرێت سپاسی یادگار دەکەم بۆ هەلا بۆ یعنی هاوڕێ و هەموو عزیزی منە بەز سەبارەت بەوەی بەڕاستی موچەکەیان زۆر کمە ئەگەر بێ سەرواقعی هیچ کەسێک بۆ ئەوەندەی بەڕێوە ناچی ئێستا لە بۆنم لە ئەوە هاوڕێمە معاناتی دەزانم یعنی ئێستا لە بۆنم لە ئەگەر هەربێ و ماجی ملیۆنە شوەرگری خۆی پێ دەرناچتن ئەجە ئیمکانە زۆر هەبی لەو بابەتەی سپاسانەکەم بە ئەخیر کەسی شوەر بگرین جەنابتان لەو کاتی بەرنامەکەمان کرد لەوێ لە دەرەوەی ئەم دانیشتنەت قسەتان هەبوو ئەو قسانە چی بوو کە ویستت بیکەی بەخێر بن پێشەچی کاگادگارەمە وەکو پێشمەرگە زۆر مازەرە کردەکە هیچ لە یەک زەرری نەکردبی پێشمەرگە زۆر زەرەر کردێت چکە پێشمەرگە معاشی زۆر کەمە یعنی معاشەکەی بەشی هیچ هیچ ناکاتن ئەگەر بێت و حکوومەتی هەرێ ملیۆنە 200,000 بدا بە ئێمەش هیچمان ئامادەی نەتەکسی باشن زۆر سپاسانەکەم دیارە بینەرانی ئەزیز لایەنە بەرپرسەکان لایەنە پەیوەندیدارەکان ئەوەی لێرە بینیتان نمونەیەکی کەمی ینی تقریبا 12 کەس لێرەیە کێشە و خەمەکانە کە باسییان کرد لە کەمتر لە 12 کەس زیاتر لە 6 دەفتەر دۆلار زیانیان بەرئەکەوێت دوایان بڕیاری وەزارەتی ناوخۆ
هەندێکیان داوای ئەوەیان کرد کە بڕیارەکە هەڵبوەشێتەوە هەندێکیان داوایان کرد کە گۆڕانکاری تیا بکرێ و ڕیزبەندی و پلەبەندی لە بەرچاو بگیرێت ئێمە ژۆک و پاسی یادگار مەبەستمانە کە چین و توێژە جیاوازەکان ژمارەیان چەندە گرنگ نییە ئەوەی خەمێکی هەیە معاناتێکی هەیە بەسەریان بکەینەوە و لایەن لێ بکەینەوە سوپاسی تەواوی ئەم هاوڕێیانەکەم سوپاسی تەواوی هاوکارانم مەکەم تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن.